کە پەرلەمان چۆڵەکرێت ئەوە وڵات بەرەو قەیرانە بات. ئۆپۆزیسیۆن بۆ ساڵێک پێش ئێستا پرسی دەستوری نەجوڵان لێیدام هاتگریا بۆیشم پێشیش و کەوت و شکاتیشی لێ کردم ێزە دەسەڵات یانێ وا بڵێت. بابەت و وتار و لە فەیسبووکی چاودێری لایەنگرانتان بکەم هەرسێ لایەنەکەی ئۆپۆزیسیۆن زۆر نیگەرانن لە بەیاننامەکەتان. گاڵتە ئەکەن بە مقەدەراتی ئێوە، گاڵتە ئەکەن بە ڕای ئێوە، گاڵتە ئەکەن بە ئیرادەی ئێوە، گاڵتە ئەکەن بە پەرلەمانی ئێوە، گاڵتە ئەکەن بە حکوومەتی ئێوە، گاڵتە ئەکەن بە قەزای ئێوە بە ناوی ئێوەوە. کاکیوە ئەوەندە بە لاوازی و بە فەقیری و بە داماوی باسی ئۆپۆزیسیۆن کرد ئەڵێم جەماوەر و لایەنگرانی ئۆپۆزیسیۆن چۆن مێدەکیان بە ئۆپۆزیسیۆن زۆر بەهێزە ئاوا لە بەرامبەر ئێوە یاوەستاوە. من پرسیار ئەەکەم ئۆپۆزیسیۆن چی دەسەڵاتی بەدڵە؟ ئێوە چی ئۆپۆزیسیۆنتان بەدڵە؟ ئێمە ئەمانەوێت بێت ئێمە ڕخنەی بەجێمان بەدڵە. 31 حزبیان لەو 35 باس کراوە پێش کورسی نییە لە پەرلەمان. و دیارە خۆتان ینی متمانەتان بە کۆبڵەکان. بەڵێ کاک نەوزاد پرسیاری ئەخیر پرسپاس. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRT پێشکەشتان دەکرێت.